ژیان و بەرهەم و تێکۆشانی جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود بەڕەحمەت بێت. ئێمە قورئانێکمان هەیە پێویستمان بە پینەپەڕۆی هیچ کەسێک نییە. گەر لاپەڕەکانی مێژووی درەوشاوەی گەلی کورد هەڵبدەینەوە بۆمان دەردەکەوێت ئەوانەی لە حوجرە و مزگەوت تێگەیشتون و پێگەیشتون هەر ئەوانە بوونەتە سەر قافڵەی شۆڕشە زانستی و ڕۆشنبیری و پارێزەرانی کلتور و ئەدەبیاتی ڕەسەنی کوردی تا دەگاتە شۆڕشی چەکداری دژی داگیرکەران لە هەر چوار پارچەی کوردستان. لە 100 ساڵی ڕابردوو بەدەیان و سەدان کەڵە پیاوی لێهاتوو خواویست لەم کوردستانە گەورەدا خزمەتیان کردووە و تا ئەم سات و کاتەش ئێمەینەوەی نوێی تەکنەلۆژیا و دنیای عەولەمە شانازی بەدانایی و زانایی و خەباتی ئەو قارەمانانەوە دەکەین. مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود لە تەمەنێکی کورت و پڕبەرەکەتدا توانی لە هەر سێ بواری بانگەواز، کۆچ و هجرەت، جیهاد و تێکۆشان بەرهەم و خزمەتێکی بێوێنە و بەرچاو بەگەلەستەم دیدەکەی و بە تایبەتیش بەڕابوونی ئیسلامی لە کوردستان پێشکەش بکات. جەنابی مامۆستا لە بەهاری ساڵی 1950 زاینی لە گوندی یاڵانپێی سەر بە ناحیەی خوڕماڵ و پارێزگای هەڵەبجەی شەهید لەدایک بووە. ناوی تەواوی ئەحمەد کوڕی کاکە کوڕی مەحموود کوڕی عەلی کوڕی خدرە. لە تەمەنی 6 بۆ 7 ساڵیدا دەنێردرێتە بەر حوجرەی مزگەوتی گوندی یاڵانپێ و لەوێ لە خزمەت یەکەم مامۆستای مامۆستا سەید حسێن دەست دەکات بە خوێندنی قورئان و تەجوید و پاشان ئادا بە ئیسلامیەکان و دواتریش کتێبەکانی ئەحمەدی و گوڵستانی سەعدی و عەوامیلی جورجانی و بورکەوی دەخوێنێت. دواتر بۆ درێژەدان بە خوێندنی زانستە شەرعیەکان چەندین گوند و شارەکانی کوردستانی باشوور و ڕۆژەڵات دەکات و لە خزمەت چەندین زانای ناودار و گەورەی کوردستان وانەی شەرعی خوێندووە. لەوانە مامۆستا مەلا موستەفا لە گوندی هانەیدن، مامۆستا سەید نەجمەدین تاها لە گوندی تەپی سەفا، مامۆستا مەلا باقری بالک و قوتابیەکانی وەک مامۆستا سەید مەسعود لە گوندی بالک، مامۆستا مەلا محەممەد بەهائەدین لە مزگەوتی گەورەی خوڕماڵ، مامۆستا مەلا محەممەدی ملچەور لە ساڵی 1966 زاینی لە گوندی نەوێ، مامۆستا شێخ نورەددینی موفتی لە ساڵی 1967 لە مزگەوتی دارولسەلام لە هەڵەبجەی شەهید، مامۆستا شێخ خالیدی موفتی لە مزگەوتی گەورە ئەلجامع الکەبیر لە هەڵەبجەی شەهید، مامۆستا مەلا محەممەدی عەبابەیلێ لە مزگەوتی دارولئیحسان لە هەڵەبجەی شەهید. دوجار لە خزمەت جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزدا لە مزگەوتی پاشا دەمێنێتەوە و لە بەرواری 24 1967 زاینی دەچێتە پەیمانگای ئیسلامی هەڵەبجە کە جەنابی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز بەڕەحمەت بێت بەڕێوەبەری دەبێ و بەسەر کەوتووی پەیمانگای ئیسلامی هەڵەبجە تەواو دەکات. کۆتاجار لە ساڵی 1970 زاینیدا لە خزمەت جەنابی شێخ عوسمان عەبدولعەزیز مۆڵەتی زانستی شەرعی وەردەگرێ و دەبێتە مامۆستا و مەلا و بانگخواز و سەربازێکی چالاکی ئەم ئیسلامە. بە کورتی جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود ماوەی 14 ساڵ بەدوای خوێندنەوە دەبێ و ئەو ماوە زۆرە لە تەمەنی بۆ وەرگرتنی زانست و زانیاری ئیسلامی تەرخان دەکات. لە ساڵی 1954 زاینی شێخ ئەمجەد زەهاوی بەڕەحمەت بێت لەگەڵ دەستەیەک لە زانایانی هاوڕێی سەردانی شاری هەڵەبجەی شەهید دەکەن و لەلایەن جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و مامۆستا مەلا ساڵح عەبدولکەریم و زانایانی هەڵەبجەوە پێشوازی دەکرێن. پاشان یەکێک لە بەرهەمەکانی ئەو سەردانەی شێخ ئەمجەد زەهاوی و هاوڕێیانی پەیوەندیکردنی جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و چەند زانایەکی تری بەرچاوی ناوچەکە بوو بە ڕێکخستنەکانی ئیخوان موسلیمینەوە. دانانی یەکەم بەردی بناغەی ڕابوونی ئیسلامی بوو لە کوردستان. هەر بۆیە لەو سەردانەدا بڕیاری هاوکاری فیکری و دامەزراوەیی لە نێوان زانایانی کوردستان و عێراق پێکەوە دراو. هەروەها بڕیار درا بە شێوەیەکی تۆکمە کاروباری ڕێکخستنی برایان بەرەو پێشەوە بڕوات. جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموودیش لە سەرەتای ساڵی 1970 زاینیەوە ئاشنایەتی بە فیکر و هزری ڕێکخستنی برایانەوە بۆ دروست دەبێت و بە شێوەیەکی زۆر ئەکتیڤ و گوێرانە مینبەری مزگەوتەکانی کوردستان ئاوەدان دەکاتەوە. پاشان لە ساڵی 1972 زاینی هاوسەرگیری لەگەڵ خات و مەحبوبە خان دەکات.
کە زۆرترینی زەحمەت و دەربەدەری و ئاوارەی ژیانی مامۆستا و مناڵەکانی لەسەر شان بووە. خاوەنی 9 منداڵ بوون بە ناوەکانی فاروق و عیرفان و سومەیە و نوسەیبە و هودا و سوهەیب و محەممەد و کۆچەر و هەدیە. دواتر بۆ خزمەتی بەرنامەی ئیسلام و کاری بانگخوازی جەنابی مامۆستا لە ساڵی 1972 زاینی بە فەرمی لە ئەوقافدا دەمەزرێ و دەبێت تەمەلا و چەندین گوند و شارەکانی کوردستانی باشوور و ڕۆژهەڵات دەکات و لە مزگەوت و دەروەی مزگەوتیش ڕۆڵ و کاریگەری خۆی دەبینێ. لەوانە مزگەوتی گوندی شیرەمەڕ، مزگەوتی مامۆستا مەلا عەبدوڵای گوڵپی لە خوڕماڵ، مزگەوتی گوندی بناوەسووتە، مزگەوتی قازی لە شاری پێنجێن، مزگەوتی گەورەی شارۆچکەی سید سادق، مزگەوتی گەورەی شارۆچکەی سیروان، مزگەوتی سەلاحەدین، مزگەوتی سومەیە، مزگەوتی عومەری کوڕی عەبدولعەزیز، مزگەوتی گوندی بەشارەتی خوارو، مزگەوتی ئۆردوگای دزڵی، مزگەوتی گوندی گورگەی لە کوردستانی ڕۆژهەڵات و کۆتا جار و کۆتا مزگەوت و مینبەر، مزگەوتی مونیرەت الفەهد بوو لە هەڵەبجەی شەهید. پاشان مامۆستا مەلا ئەحمەد بەڕەحمەت بێت وەک ئەوەی بەرپرسی ڕاگەاندنی ناوەندی بزوتنەوەی ئیسلامی بووە، هەمیشە بەرنامە و کۆڕ و وتاری هەبووە لە رادیۆ و تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی و لە زۆربەی مزگەوتی گوند و شارەکانی کوردستانیش لە سەردەمی بزوتنەوەدا وتاری هەینی و ڕۆڵ و کاریگەری خۆی بینیوە. هەروەها مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود خاوەنی مەدرسە و حوجرە و فەقی خۆی بووە و دەیان قوتابی زانستە ئیسلامیەکان لە خزمەتیدا سوودمەند بوون. لە سەرەتای ساڵەکانی 1970 زاینیدا جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود سەنگەری بانگەوازی فراوانتر دەکات و دەست دەکات بە نووسین و وەرگێڕان و یەکەم کتێبی وەرگێڕانی لەسەر بوونی خوددا بە ناوی خوا لە ڕوانگەی زانیاریەوە دەبێت. لەو بەروارە بەدواوە بەردەوام دەبێت لە نووسین و وەرگێڕان و زیاتر لە 28 دەستنووسی لە دوای خۆی بەجێهێشتووە کە گرنگترینیان ئەم بەرهەمانەی لای خوارەوەن. تەفسیری ڕامان لە مانا و مەبەستی قورئان 8 جار چاپ کراوە. بۆ چوون و فتواکانی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود کە زیاتر لە 1000 فتوا لەخۆ دەگرێت. ژنان و کاروباری ژنان لە ئیسلامدا، وەڵامی گومان و چاواشەکاری ناحەزانی ئیسلام، پرسیار و وەڵامی شەرعی تایبەت بە ئەفرەتان، کێشە کۆمەڵایەتیەکان و چارەسەریان لە ئیسلامدا، وتەی زاناکان و باوەڕ بەخوا، سەربەستی لە ئیسلامدا، پەروەردە لە ئیسلامدا، خواپەرستی لە ئیسلامدا، جیهاد لە ئیسلامدا، ئاشتی لە ئیسلامدا، سیاسەت لە ئیسلامدا، دەستەیەک لە ڕۆشنبیرانی ئیسلام، دواڕۆژی ستەمکاران لە ئیسلامدا، جوولەکە بناسە، سۆشیالیزم یان ئیسلام لە چارەسەرکردنی کێشە هەنووکەیەکاندایە، چەندین بەرهەم و نووسینی دیکە. لە ئێستادا تەفسیری ڕامان پڕخوێنەرترینی تەفسیرە لە کوردستان و تیراژی 23,000 نوسخەی لێ چاپ و بڵاو کراوەتەوە. جەنابی مامۆستا ئەحمەد خاوەنی زیاتر لە 1000 فتوای هاوچەرخە و بە شێوازێکی زانستیانە لەلایەن عیرفان ئەحمەد کاکە مەحموودەوە کۆکراونەتەوە و پاشان لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان پەسەندنامەی بۆ نووسیوە و چاپ و بڵاو کراوەتەوە. لە بەرواری شەوی حەفدەی ڕەمەزانی ساڵی 1407 کۆچی بەرامبەر بە حەفدە لەسەر هەژدەی 5987 لەگەڵ کۆمەڵێک لە زانایان و خەمخۆرانی ڕابوونی ئیسلامی هەڵەبجە و سیروان و ناوچەی هەورامان و شارە زور بەڕابەرایەتی جنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بەڕەحمەت بێت بەرەو وڵاتی ئێران کۆچ دەکەن و لە بەرواری حەفدەی دەی 1407 کۆچی بەرامبەر بە 14 شەشی 1970 زاینی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان داش عێراق یەکەم حیزبی ئیسلامی چەکدار ڕادەگەێنن. جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموودیش یەکێک بۆ لە دامەزرێنەران و ئەندامی شورا و پاشان تاوەفاتی ئەندامی مەکتەبی سیاسی ئەو بزوتنەوەیە بووە. جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود بەڕەحمەت بێت بەشداری چەندین کۆنفرانس و کۆنگرەی نێودەوڵەتی کردووە لە نێوخۆ و دەروەی کوردستان. لەوانە بەشداریکردنیان لە کۆنگرەی ئیسلامی لە وڵاتی سعودیا ساڵی 1994 زاینی، سەردانیکردنیان بۆ وڵاتی سووریا و
کۆبوونەوە و دیدار لەگەڵ بەڕێز شێخ کفتارۆ مفتی سووریا و سەردانیکردنی زانکۆی ئەبی نور و هەروەها دیدار لەگەڵ نوێنەری لایەنە ئیسلامیەکانی وڵاتانی ئیسلامی بەتایبەت فەڵەستین، بەشداریکردنیان لە کۆنگرەی جیهانی بۆ ڕێکخراوە ئیسلامیەکان لە تورکیا لە ساڵی 1996 زەینی کە لەلایەن پرۆفیسۆر نەجمەدین ئەربەکان بەڕەحمت بێت ئەو کۆنگرەیە سازکرا بوو. جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بە نوێنەرایەتی کوردستان وتاری پێشکەش کرد. بەشداریکردنیان لە کۆنگرەیەک لە وڵاتی لیبیا سەبارەت بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەشداریکردنیان لە کۆنفراسی نێودەوڵەتی لە تارانی پایتەختی وڵاتی ئێران. دوجار لە بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە بەرواری 5 محەڕەمی 1429 کۆچی بەرامبەر بە 25 2007 زاینی لە شاری هەڵەبجەی شەهیدان کۆچی دوایی دەکات و لە مەراسیمێکی بێوێنەدا لە گۆڕستانی گوڵان بە خاک دەستپێرێت.